یانەی زاخۆ بۆ خولی پیشەگەری عراقی ڕاهێنەرێکی نوێ دەهێنێتە ڕێزەکانیەوە، ئەویش ئەستێرەیەکی پێشووتری هەڵبژاردەی قەتەرە. ئەو ڕاهێنەرە قەتەریە لەگەڵ یانەی زاخۆ لە خولی پیشەگەری عراق دەست بەکار دەکات و لە ڕێوڕسمێکی شایستەشدا بە ئامادەبوونی هاندەرێکی زۆر بە هاندەران ناسێنرا تەڵال بەلووشی ڕاهێنەری قەتەری لەگەڵ یانەی زاخۆ گرێبەستێکی نوێی ئیمزا کردو و لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیشدا وتی هەوڵ ئەدەین یانەی زاخۆ ئاستێکی باش پێشکەش کات و ئەنجامی بەرچاو بەدەست بێنێت.